بینەرانی زاری کرمانجی سڵاوتان لێبێت لە ناوچەی سەری بەردم لە نێوان ڕێگای سۆران سیدەکان لە درەنگانی شەوی ڕابردووەوە شەپۆلێکی بەفربارین ئەو دەڤەرەی گرتووەتەوە بەفرێکی زۆر باش باریوە بەهۆی ئەم بەفربارینەوە گەشتارێکی زۆر لە پارێزگای هەولێر لە ناوەڕاست و خواروی عێراق لە سۆران ڕویان لەم شوێنە کردووە هەرچەندە کەشێکی زۆر سارد هەیە تەمێکی زۆرە بەڵام گەشتیاران لێرە کاتی خۆش بەسەر دەبن وێنە یادگاری تۆمار دەکەن شەڕە بەفرانە دەکەن لەگەڵمان بن بۆ چوونی چەند گەشتارێکتان بۆ دەگوازینەوە. سلااوت لێبێت ئەم کاتت باش لە شوێن دەرهاتی جەوەکە چۆنە بینی؟ لێوەش بێ لە هەولێرەوە هاتوین جەوەکەش وەڕاستی خۆشەوە لەو تەموو مژیشەوە هەر خۆشە جەوەکەی و هەموو ساڵش دێن بێرە جەوەکەی زۆر خۆشە و یەکەم زارە دێنە ناو بەفری و جەوەشی عیبین یارمیە و هاتینە ناو بەفری ڕێگەڵمان چۆن بوو بەفر لێ نەبوو وەڵایە تا هاتین ئێرە بەفر نەبوو هاتین ئێرە پڕک بەفر بوو ئێستا وا لە باریکین عیبین لە خۆی بەزیادی هەولێر ڕاهاتینە ئەسکەی ڕاهاتینە بۆتمان جەوەکەش خۆشە باکسن سەفرش بکەین یەکەم جارە دێ ئەو منتیقەی چۆنە کەشەکە چۆن دەبینی؟ وەڵای جەوەکەی تا ڕاستی برێ خۆشە جەوەکە ینی جەوەکەی خۆشە و بەفریش دەباری توتەمە و لەگە و گەنجان هاتینە شەڕە بەفری دەکەین و ئەشتانە زۆر چاکە زۆر بەخێربێن ئەوەی دەبینن دیمەنی ئەو گەشتیارانەیە کە لە هەولێر و شارەکانی دیکە هاتوونەوە تایرانە ئەو ژیانە هەرخەما عشقم باڵای شەما لەگەڵ دڵم سێشەما دڵم بۆتە پەروانە پەروانێ هەر لە شەما لە فکری جوانی ئەودەم لە شەمە تا پێشەما لە فکری جوانی ئەودەم لە شەمە تا پێشەما دڵم بۆتە پەروانە پەروانێ هەر لە شەما